هاوڵاتیاندا کردووە چەند ڕۆژێک لەمەوبەر حکوومەتی هەرێمی کوردستان یان حکوومەتی عێراق ببورن لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاکانەوە نەوتی سپی دەگەیەنێتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بەڵام ئەم هەنگاوە تا ئێستا زۆر خاو بڕێوەچێت. ئێستا لە شاری سلێمانی دەست بە دابشکردنی نەوتی سپی بەسەر هاوڵاتیان داکراوە، ئەو نەوتەی کە حکوومەتی عێراق دەینێرێ بۆ هەرێمی کوردستان. ڕامیار عوسمانمان لەگەڵایە. ڕامیار سڵاوت لێبێ، پرۆسەکە چۆن بەڕێواچێت؟ بەڵێ سڵاو لە ئێوە شەروەکو خۆت ئاماژەت پێکرد ئەم نەوتەی کە ڕۆژانە دێت بۆ پارێزگای سلێمانی و بۆ شوێنەکانی تر بڕی 5 تەنکەر نەوتە واتە 180,000 لتر ئەوەی کە من بزانم هەڵە نەبم لە ڕۆژێکدا. یعنی پرۆسەکە زۆر بەخاوی بەڕێوەچێ. هۆکارەکەشی ئەوەیە کە نەوتەکە زۆر بەکەمی دێت ڕۆژانە کە ئەو 5 تەنکەرەی دێ ئەخرێتە ئەمبارەکانی سلێمانیەوە، دوای ئەوەی کە زیاد دەکرێت اینجا لەوێ بە تەنکەر دابەشەکرێ. ئێستا ئەمڕۆ کە ڕۆژی چوارشەمەیە وەکو پێشتر ئێمە بڵاومان کردەوە لە راپۆرتێکدا کە ڕۆژی چوارشەمە نەوت لە ماڵبەندیەکی پارێزگای سلێمانی دابەشەکرێت. دیارە ئێستا 5 خولەکبەر لە ئێستا دەستکراوە بە پرۆسەی دابشکردنی نەوتی سپی بەسەر ماڵانە. ئێمە ئێستا لە گەڕەکی ئازادین کە لای مزگەوتی هەنجیرەکەی پێڵەنە سلێمانی خەڵک وەستاوە لەمبەر و لەمبەری شەقام بەرمیلەکانیان هێناوەتە دەرەوە کە دوای چاوەڕوانەیەکی زۆر نزیکەی ئەمە 3 ساڵە خەڵک هیچ بڕەنەوتێکی وەرنەگرتووە، بۆیە ینی زۆر بە پەرۆشە هاتوون بۆ وەرگرتنی نەوت. من بزانم چەند هاوڵاتیەک ئەگەر لێرە بێ وەریان بگرم لەسەر وەرگرتنی نەوت و چاوەڕوانیە زۆرەی کە هەیان بووە. مامۆستاگیانم کاتت باش چەندێکە چاوەڕێی نەوتنەوە؟ وەڵا جا 2 ساڵە چاوەڕێی نەوتی نییە بەبرام، 2 ساڵە چاوەڕێی نەوتین وایسا هاتووە وەریگرت. لە کەیەوە بەرمیلتان هێناوەتە دەرەوە؟ وەڵا تەقریبەن لەوانەیە ئەوە ساعاتێک ساعت و نیوە کە بێرەوەن. چاوەڕێتان کردووە پێما بە نەوتەکە گەیشتووە؟ وەڵا نەوتەکە گەیشتووە الحەمدولیلا ئەگەر دابەشیکەن. ئەی لەسەر نرخەکەی بەنمونە نرخەکەی بە 53,000 ئەوانەیە زۆرە بۆم زوفە ئێستا زۆرە. بۆم کاتی ئێستا 53,000 خەڵکی لەوانەیە 10,000 پێنە بکاک 53,000 زۆر. هەڵک لێی نییە لە نەوتەکار چەند وەرتان نەگرتووە، بەڵام ئەڵەن نەوتەکەی کە باش نەبێمانە ئێمەشتا وەرمان نەگرتووە تا ئیش بکەم زایم باشە نەوتەکەی خراپە نازانین لەوان ئەتا ئیشی بێ نەکەین و بەکاری نازانین باش خراپی نەوتەکە. مامۆستا لەکەیەوە لێرەی بەڵێ بۆ چوونی چەند هاوڵاتیەکی تر ئەمێ وەربگرە مامۆستا، چونکە یعنی ئەم نەوتەی و کە دابەشەکرێت لە ئێستادا وەکو ئاماژەم پێکرد خەڵک ماوەی 3 ساڵە چاوەڕێی ئەوواکەن کە ئەم نەوتە وەربگرن. بۆیە ینی ئەم کۆڵانی کە من ئێستا لێم بەڕاستی لێرەوە تاوەکو سەرەوە کە بۆ لای نەخۆشخانی هەرێمە چێتەوە قەڵەباڵخیەکی ئەوان بەچی وەریەگرێت لە چاوەڕوانی و ئەو کارتەی کە بەکاری هێنن لە بەرامبەرە مەسەم سولەیە کارتی زیرەکە چییە یعنی ئەو بەڵێ بە گوێرەی دابەشیەکەت؟ ئەمێ ئاماژە بۆ بکەم ئەو بەڵێ ئەو کاتێک کە نەوتی پێوەرەگرن بە دڵنیاییەوە کارتی زیرەکە جگە لە کارتی زیرەک هیچ شتێکی تر بەکار ناهێنرێ وەکو تەسکەرە یا وەکو بڵێن فۆرمی باعی ئەمانە بەکار ناهێنێت تەنها کارتی زیرەکە. و ئەمێ ئاماژە بۆ بکەم ینی ئەو گەڕەکانەی کە مەڵبەندی یەکی سلێمانیان پێوترێت جگە لەم گەڕەکانە لە هیچ جگەڕێکێکی تر نەوت دابەش ناکرێ و ئەو کەسانی کە کارتی زیرەکیشیان هەیە بنمونە خەڵکەیە لە گەڕەکی خەباتەوە هاتووە ئەم کەسانە ناتوانن نەوە وەربگرن چونکە ئەم کارتی زیرەکەی کە هەیە ئەکتیڤ کراوە تەنها بۆ گەڕەکانی کە مەڵبەندی یەکی سلێمانی پێوترێ، واتە ئەگەر هاوڵاتیە لە گەڕەکی خەبات بێت ناتوانێت بنمونە نەوت ئەمڕۆ لە گەڕەکی ئازادی وەربگرێت چونکە ئەم کاتێک کە بۆی کراوە بۆ گەڕەکەکەی خۆیەتی یان هاوڵاتیە ماڵی لێرە نەما بێت لە گەڕەکی ئازادی ماڵی لە ئێستا لە گەڕەکێکی تر بێت ئەگەر کاتی زیرەکەی گەڕی بێ بۆ گەڕەکە تازەکەی بە دڵنیایی و ناتوانێت نەوت وەربگرێت. بەڵام ئەگەر هەمان کاتی زیرەک بێت و ماڵی گواست بێتەوە بۆ گەڕێکی تر ئەتوانێت بێت ئەمڕۆ لێرە نەوت وەربگرێت. سەبارەت بۆ کەسانەشی کە کارتی زیرەکیان نییە تاوەکو ئێستا من پێشتر لەگەڵ بەڕێبەری نەوت و کانزاکانی سلێمانی قسەم کردووە کە ئەو کەسانی کە کاتی زیرەکیان نیە ئەتوانن لە ئێستا سەردانی نەوت و کانزاکان بکەن بۆ دەرکردنی کارتی زیرەک، واتە ئەگەر هەر هاوڵاتیە کارتی زیرەکی نەبێت بە دڵنیاییەوە ناتوانێت سودمەند بێت. ڕامیار عوسمان پەیامنێرمان لە شاری سلێمانی زۆر سوپاس.